ئامادە بوانی بەڕێز ئەم کاتتان باش. بەڵێ جارێکی تر کۆبووینەتەوە بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگ کە پرسی تونند و تیژی خێزان و تونند و تیژی دژبژنانە. بەڵێ دیسان من لێرەم و قسە دەکەم و لە داهاتووشدا هەر دێمەوە و هەر قسە شەکەمەوە، چونکە بۆ من قسەکردن لەسەر پرسی تونند و تیژی نەخۆ نمایشکردنە، نەپڕکردنی حەزێکی پۆپولیستی سیاسەتمەدارێکە، بەڵکو ئیمانێکی قوڵەکە هەرگیز دەستبەرداری نابم. خۆشبەختانە هەر من نیم. ئێوە پیاوی ئازای زۆرتان لەگەڵە کە بڕوای بە ئازادی ژنانمان هەیە و شان بەشان لەگەڵتاندا داکۆکی لە مافەکانتان دەکات. بەبیری خۆم و ئێوەشی دەهێنمەوە 8 ڕۆژی تر یادی 2 ساڵەی شەهیدبوونی پیاوێکی ئازا و نیشتیمان پەروەرە شەهید محەممەد لەتیف کە شەهیدی ڕێگای بەرگری بوو لە ژنان و شەهیدی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بە ژنان بوو. لە کاتی شەهیدبوونی بەڵێنم بە بنەماڵەکەیدا کە ناوەستین تاکو و بکوژەکانی نەگیرن. خۆشبەختانە دەستگای ئاسایشی هەرێم شار بە شار و وڵات بە وڵات بە دوای بکوژەکانی گەڕان و کۆڵیان نەدا هەتا بکوژەکان تەسلیم دادگا نەکرێن. بەڵام با ڕاستکۆ بین لەگەڵ یەکتریدا. ئایا پرسی تونند و تیژی دژ بە ژنان بە تەنها بە بەرپرسێکیان دوان یان بە تەنها بە ڕێکخراوێک یان حکوومەت یان هەر کەس و لایەنێکی تر چارەسەر دەبێت؟ بە دڵنیاییەوە نەخێر. ئەمە پێویستی بە کاری دەستە جەمعی و کاری پێکەوەییە کە بەداخەوە تا ئێستا ئەم کارە دەستە جەمعی و پێکەوەییە نەبووەتە واقع حاڵ لە کوردستاندا. تا ئێستا نەمانتوانیوە پرسی تونند و تیژی خێزان بکەینە پرسی هەمووان. بەڵێجەی خۆشحاڵیە ئەمڕۆ دەبینم حکوومەت بە ئامادەبوونی کەسایەتی ئازا و بەڕێز وەکو کوێستان خان، ئەمەل خان، فێنە خان لێرە ئامادەن لەلایەکەوە، کەسانی دێرین و تێکۆشەر وەکو کافیە خان، ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لەلایەکی ترەوە لە پێناو ئامانجێکی پیرۆز کۆبووینەتەوە. خۆشحاڵم کە دەبینم دەیان ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی سەرەڕای جیاوازیەکانیان، سەرەڕای ڕێگریەکانی بەردەمیان، سەرەڕای کەمبوونەوەی هاوکاریە نێودەوڵەتیەکان لە پێناو ئامانجی گەورەتر لە هەر سێ شاری سلەیمانی و هەولێر و دهۆک پێکەوە لە ژێر یەک چەتر کۆبوونەتەوە بە مەبەستی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی. ئەمە هەنگاوێکە بەرەو ڕێگا دروستەکە. بەڵام وەک وتم ئەم کارە بە تەنها بە حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ناکرێ. هەر دەبێ ڕۆژێک بێت ئەم خەمە ڕاستەقینەیە بکەینە خەمی هەمووان. بەڕێزان، مەبەستمە زیاتر لەسەر ئەم باسە قسە بکەم. پێش چەند ڕۆژێک لە شاری دهۆکی ڕەنگین ڕاشکاوانە قسەم لەسەر هەندێک لە کێشەکانمان کرد. پێم وایە ڕاستکۆ نەبین ناتوانین چارەسەری گونجاو بۆ کێشەکانمان بدۆزینەوە. ئەوەی من دەیبینم تا ئێستا پرسی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و تونند و تیژی خێزانی بۆ بەشێکی بەرچاوی کۆمەڵگای ئێمە و تەنانەت لای بەشێکی نوخبەی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هونەری ئێمە پرسێکی پەراوێز بووە. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا دانیشتنێکم لەگەڵ کۆمەڵێک نوخبەی سیاسی و ڕۆشنبیری هەبوو. قسەیان لەسەرەوە دەکرد کە تێگەیشتنێک دروست بووە چ لای ئێمە بێت چ لە وڵاتانی تری ناوچەکە بێ کە پرسی تونند و تیژی دژی ژنان پرسی خەڵکانێکی تێر و گیرفان پڕن، نەک پرسی خەڵکێکی هەژار و کەمداهات کە 1001 گرفت و کێشەی تریان هەبێت. کێ هەیە نەزانێت کە لە کۆمەڵگای ئێمەدا کۆمەڵێک کێشە و گرفتی زۆر جدی هەن، لە کێشەی دارایی و بێموچە و بێبودجەی و کەمی خزمەت گوزاریەوە بگرێت تا دەگاتە هەندێک کێشەی دیکە وەک ناکۆکی و ململانێ ناتەندروستی سیاسی و حزبی کە هەندێک جار هەموو هێڵەکانیش تێدەپەڕێنن. بەڵام ئەوەی دەمێ بڵێم ئەوەیە کە زۆربەی کێشەکان پێکەوە گرێدراون. ئەمە هەر بۆ کوردستان ڕاست نییە، بەڵکو ئەزموونی زۆر وڵات ئەم ڕاستیەمان پێشان دەدات. ناکرێ بیر لە چارەسەرکردنی 2 کێشە بکەیتەوە و 2 کێشەی تر پەراوێز بخەیت. زۆربەی ئەو وڵاتانەی گەشە سەندون هاوکات لە زۆربەی بوارەکاندا گەشەیان کردووە. تا پرسی ژن نەبێتە پرسی کۆی کۆمەڵگامان ناتوانین لە ڕووی ئابووری، لە ڕووی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین، لە ڕووی سەروەری یاساوە گەشە بکەین.
ئابووریت پێش ناکەوێ ئەگەر دەرفەت و دەرگای بازار و کارکردن بەڕووی نیوەی کۆمەڵگاکەت داخراو بێت. دیموکراسی پێش ناکەوێ ئەگەر نیوەی کۆمەڵگاکەت ئازاد نەبێ لە دیاریکردنی نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان. یاسا سەروەر نابێ ئەگەر سڵحی کۆمەڵایەتی و عەشایەری بەردەوام بێت و جێی دادگا و فەرمانگە فەرمیەکان بگرێتەوە. ئەمە بۆ هەموو بوارەکانی تریش هەر ڕاستە. چارەسەری کێشەکان کۆمەڵگا لە گەشەسەندنی هاوسەنگدایە، واتە گەشەسەندنی هاوکات و هاو ئاست لە هەموو بوارەکان و لە هەموو ناوچەکانی وڵاتەکەمان. یەکێک لەو بوارانەی کە دەبێت گەشەی تێدا بکرێ باشترکردنی دۆخی ژنان و کەمکردنەوەی ئاستی توند و تیژیە لە دژیان. دەبێ بڕوامان بەوە هەبێ کە هیچ پاساوێک نییە بۆ توند و تیژی. بڕوامان بەوەش هەبێ کە کەمکردنەوەی توند و تیژی لە کۆمەڵگاکەماندا لە ناو ماڵ و خێزانەکانمانەوە دەست پێ دەکات. پێویستە هونەرمەند، سیاسی، وەرزشوان، پیاوی ئایەنی، مامۆستا و جوتیار و خوێندنەوار و نەخوێنەوار هەموو پێکەوە ئەم خەمەی کۆمەڵگای کوردەواریمان هەڵگرین و کار بکەین بۆ کەمکردنەوەی توند و تیژی. لە خۆڕان نییە بەردەوام قسە لەسەر هوشیارکردنەوەی کۆمەڵگامان دەکەین، قسە لەسەر کۆنفرانس و خولی ڕاهێنان بۆ هەمووان دەکەین. دوجار ئەوە کوڕ و کچانی ئێمەن کە بەهۆی بیری توند و تیژیەوە یەکێکیان لە زیندانە و ئەوەی تریان لە ژێر خاکە. لێرەدا پرسیار ئەوەیە کە دەڵێن دەبێ هەمومان پێکەوە کار بکەین، دەبێت چی بکەین؟ بێگومان هەر کام لە ئێمە لە وەڵامی ئەم پرسیارەدا خاوەنی بیرۆکەی خۆمانین. بەندە پێم وایە گرنگترین کار کە بەیەکەوە بیکەین ئەوەیە استراتیجیانە و دوورمەودا بیر بکەینەوە و کار لەسەر هوشیاری و پەروەردەی بکەین، نەک تەنها بۆنەوەی ئێستا بەڵکو و بۆنەوەکانی داهاتوو. بەڵێ ڕاستە کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانسی لەم شێوەیە زۆر گرنگە. هەمومان لەم کۆبوونەوانەدا لە یەکتر و لە ئەزمموی یەکتر فێر دەبین و بیرکردنەوە و تێگەیشتمان قوڵتر دەبێت. بەڵام گرنگتر لەم کۆبوونەوە و کۆنفرانسانە ئەوەیە کە هەمومان چ وەک تاک و چ وەک ڕێکخرا و پەیوەندی ڕاستە و خۆمان لەگەڵ خەڵک زیاتر بکەین. میکانیزمێک و شێوە ڕێخستنێک دروست بکەین کە بە بەردەوامی و بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵ خەڵک لە گفتوگۆدا بین، بە تایبەت لەگەڵ ئەو بەش و چین و توێژانەی کۆمەڵگا کە ڕێژەی تند و تیژی لە ناویاندا بەرزترە. قسەکردن لە ڕێی میدیا و سۆشەڵ میدیا گرنگە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک، بەڵام هیچ لەوە گرنگتر و کاریگەرتر نییە کە ڕاستە و خۆ لەگەڵ خەڵک گفتوگۆ بکەین. ڕاستە ئەولەویەتی ئێمە پرسی ژنان و نەهێشتنی تند و تیژیە، بەڵام هەندێک جار کاری ناڕاست و خۆ کاریگەری زیاتری هەیە. دەمەوێت ئاماژە بە نمونەیەک بکەم. زۆربەتان کە من دەناسن ئەزانن زۆر باسی مافی ژنان و ئازادی بیر و ڕاو و کاری ڕۆژنامەوانی و ژینگە پارێزی دەکەم. بۆیە وەک نمونەیەک باسی ژینگە دەکەم. پێم وایە کەسێک کە خەمی ژینگەی وڵاتەکەیەتی ساڵانە 2 نەمام دەنێژێت و بە حەز و خۆشەویستیەکی زۆرەوە چاودێری گەورەبوونی نەمامەکانی دەکات، ئەو کەسە بە ئەگەرێکی یەکجار زۆر ناتوانێت کەسێکی تند و تیژ بێت. زۆرینەی ئەو کەسانەی کە خەمی ژینگەی وڵاتەکەیانە بە ئەگەرێکی زۆر دژی هەر جۆرە تند و تیژیەکەن، دژی تند و تیژی، دژی مرۆڤ بەگشتی و ژنان بە تایبەت. بۆیە هاوکاری و هاوخەباتی لە نێوان چالاکوانان و ڕێکخراوەکانی ژنان و ژینگە پارێزیدا کارێکی زۆر گرنگ و پێویستە. ئەمە بۆ بوارەکانی دیکەش وەکو پەروەردە و ڕۆژنامە نووسان و نووسەران و هەموو توێژەکانی دیکەش ڕاستە. ڕێگای دیکە و بیرۆکەی دیکە زۆرن و وەک ئاماژەم پێکرد هەر کام لە ئێمە بیرۆکەی خۆی هەیە. هەر بۆیە لەوە زیاتر کاتان ناگرم و قسەکانم بەمە کورت ئەکەمەوە. ئەبێ خەمی نەهێشتنی تند و تیژی و نەهێشتنی بیری تند و تیژی خەمی هەمومان بێت. خەمی سیاسیەک کە چ وەک من لە دەسەڵاتدا بێ و چ لە ئۆپۆزیسیۆندا بێت. دەبێ خەمی ڕۆشنبیرێک و هونەرمەندێک و ڕۆژنامەنووسێک و مامۆستایەکی ئایەنی بێت. دەبێ خەمی مامۆستایەک و پێشمەرگەیەک و پۆلیسێک و فەرمانبەرێک بێت. دەبێ خەمی ژینگە پارێزێک و پارێزەرێک و دادوەرێکیش بێت. دەبێ خەمی هەمومان بێت. دەبێ هەمومان بە یەکەوە
ئەم خەمە لە کۆڵ بنین و لە بچووکترین کێشەی بەردەم ژنان و کچانمانەوە هاودەنگ بین هەتا دەگاتە گەورەترینیان کە کوشتنی بەناو شەرەفە و بە یەکەوە بە دەنگێکی بەرزەوە بڵین هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و بەخێر بن سەر چاو.